دیاردەی قەتیزبوونی گەرمی. قەتیزبوونی گەرمی لە ئەنجامی هاتنە ناوەوەی گەرمی تیشکی خۆرەوە بۆ سەرزەوی و دوای وەرگرتنی بڕی پێویستی گەرمی لە خۆرەوە دووبارە بڕا زیادە گەرمیەکە زەوی دەیداتەوە لە چینێکدا کە پێی دەوترێت ئەلبەیت زەجاج. ئەو بڕەگەرمیە لەو ناوچەیەدا قەتیز دەبێت، ئەویش لەگەڵ زیاتربوونی گازەکان فشاری زیاتر لەسەر ئەو چینە دروست دەکات و چینی ئۆزۆنیش بەشێکی بچووکە لە بەرگەهەوا و بە بۆنەی بەرزبوونەوەی گازی کولۆرەوە کێشێکی زۆری بۆ ئەو چینە دروست کردووە و دووری ئەم چینەش لە زەویەوە تەنها 15 بۆ 50 کیلۆمەتر. گرنگی ئەم چینە بۆ بەرگەهەوا بە شێوەیەکی گشتی و زەوی بە تایبەتی ڕۆڵێکی گرنگی هەیە لە ڕێگریکردن لە تیشکی سەر و بنەوشەیی بۆ سەرزەوی و مەترسی بڵاوبوونەوەی شێرپەنجەی پێست و نەخۆشیەکانی چاو. بۆ هۆی چیەوە ڕوودەدات؟ بەپێی زانیاری و خەمڵاندنەکانی زانایانی بواری فیزیا، قەتیزبوونی گەرمی کاریگەری نەرێنی لەسەر بەرگەهەوا دروست دەکات، بە تایبەت بەرزبوونەوەی پلەی گەرما لەسەر زەوی و بە تایبەتی لە وەرزەکانی زستان و پاییز. لە هەمان کاتیشدا زیادبوونی ڕووداوە نەخوازرا و کارەساتبارەکانی وەک زریان و وشکبوونەوەی زەوی، کەمبوونەوەی دابارین لەو ناوچانەی کە پێشووتر مەڵبەندی دابارین بوون و بە پێچەوانەشەوە دابارین لەو ناوچانەی کە پێشووتر بارانی لێ نەدەبارێت. هەروەها توانەوەی بەستەڵەکەکان بە تایبەت لە جەمسەری باشوور کە ئەمەش دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی ئاوی دەریاکان یاخود کەمی ڕێژەی بارانی لێدەباری، ئەمەش بۆ هۆی تێکچوونی جموجۆڵی ڕێڕەوە هەواییەکان. خۆی قەتیزبوونی گەرمی ئەگەر ئێمە پێناسەیەکی بکەین بریتیە لە کێشەیەکی سەرتا کێشەیەکی جیهانی ئێستا مەترسێکی گەورەی هەیە لەسەر کۆی سێکتەرەکانی ژیان لە سەر زەویتە. قەتیزبوونی گەرمی بریتیە لە کەڵەکەبوونی گەرمی بە هۆی گازە شوشەیەکان، گازە گەرمەکان وەکو کلۆر، فلۆر، دۆمۆکسیدی کاربۆن. کاتا توانی بڵین قەتیزبوونی گەرمی لە ئاکامی پیسبوونی هەوا هاتۆتە کاوەکە کاریگەری و دەرئەنجامی خراپی کردوتە سەر چ لایەنی چالاکیەکان بێ وەکو چالاکی کشت و کاڵی بێ، ئاو هەوا بێت، یان پێکاتە خاک بێت یاخود سەرچاوەکانی ئاو بێت. قەتیزبوونی گەرمی دەتوانین بڵین بەرئەنجامی شۆڕشی پیشەسازیە. دوایەوە کە ژمارەی دانیشتوان زیادی کرد و پێداویستیەکانی مرۆڤ زیادی کرد و جۆرا و جۆر بوو، ئەم زیادبوونە گوشارێک یان فشارێکی هێنا بۆ دەرامەتە سروشتیەکانی سەڕووی زەوی. لە ئاکامی ئەوەدا شۆڕشی پیشەسازی کە هات و پەیدا بوو بۆی پێداویستیەکانی مرۆڤ پڕ بکاتەوە، ئەم سەرچاوانە پێویستیان بە سەرچاوی وزە هەیە وەکو نەوتە، خەڵوزی بەردینە، هەر سەرچاوەیەکی ترکە لە سروژێتە دەرەوە. ئەمانە بوونە سەرچاوەی سەرەکی بۆ گازە گەرمەکان وەکو دۆم ئۆکسیدی کاربۆن، میسانە، نایترۆجینە. هەموو ئەم گازانە بەشداری ئەکەن لە گەرمبوونیان قەتیزبوونی گەرمی. بۆیە ئەبینین دیاردەی قەتیزبوونی گەرمی زیاتر لە وڵاتانە ئەبیندرێت کە دەوڵەتانی پیشەسازین وەکو وڵاتانی باشووری کیشوەری ئەوروپا، لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەستی پێدەگرێت لە ئێستادا وڵاتی چینێکێکە لەو دەوڵەتانی کە مەترسیی گەورەی لەسرە. پیسبوون یان قەتیزبوونی گەرمی سێ ئاست دەتوانین دیاری بکەین. لە حاڵەتێکە ئەتوانین بڵین ئەمە سروشتی و ئاساییە ئەشکرێ ببێ، چونکە ئەمە کاریگەری نییە لەسەر هاوسەنگی ژینگە، یعنی مەترسیشی نییە لەسەر تەندروستی مرۆڤیان لایەنیان چالاکی کشت و کاڵ یان گەشت و گوزار. چونکە ئەتوانین بڵێن بۆ نمونە ئەو کەرەسە پیسکەرەکان کە بەشداری ئەکەن هەنێک ئەو کەرەسە ڕەقەکان ئەمانە ئەبنە ناو بۆ باران، یاخۆت ئەو تیشکی کە لە خۆرەوە دێ هەمووی ناگاتە سەرزەوی، بەڵکو ئەم کەرەسانی کە لە ناو هەوادان بنەهۆی گەرمبوونی زەوی لە حاڵەتێکی ئاساییدا و کتەپوتۆز ئەبنە ئەو تیشکی کە لە خۆرەوە دێ پێش ئەوی بگاتە زەوی بە ناوەندی هەوادا تێپەڕێ، کە تێپەڕێ بەشێک لەو تیشکە ئەشکێتەوە، تووشی شکانەوە بێ، هەڵگەڕانەوەیان بڵاو ئەبێتەوە. ئەمانە سوودیانەیە، چونکە ئەگەر ئەمە ڕوونەدات ئێمە بە ئاسمانمان بە شینی ئەبینیت، نەمان ئەبینی بە ئاسمان. ئەمە جگەلەوە هاوسەنگیەک تا ڕادەیەک هاوسەنگی پلەکانی گەرماژەکات، تا ڕادەیەک و هاوسەنگکردنی پلەکانی گەرماژ زەرورە. یاخود ئەو بەکتریانی کە لە ناو هەوادا هەن لە پرۆسەی ترشاندنی هەنێ مەواد و شیکردنەوە لە سەرزەوی زەرورە و پێویستە هەبێت. کەواتە لە حاڵەتی ئاساییدا بوونی ئەم کەرەسانەی کە ئەبێتە گەرمی زەرورە، پێویستە بۆ هاوسەنگکردنی ژینگە. بەڵام کە دیتە سەر ئاستەکانی تر، ئاسی دووەم و سێیەم کە مرۆڤ ڕۆڵی هەیە تێیدا، بە تایبەتی وە گوتمان دوای شۆڕشی پیشەسازی، یەکێ لە چالاکیە هەرە
کان کە مرۆڤ لە ئێستا پشتی پێبەسێ بۆ زیادکردن و خۆشگوزەرانی خۆی و مانەوەی بریتە لە چالاکی پیشەسازی ئەمانە سەرچاوی سەرەکی پیسبوونی ژینگەن. ئەتوانین بڵێن لەگەڵ ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیایی کە هەمانە بەڵام لە هەمان کاتە ئێستا مرۆڤ باجی ئەو پێشکەوتنەش ئەدات چونکە ئەم قەتیزبوونی گەرمیە یان پیسبوونی هەوا کاریگەریەکانی جۆرا یەکەم کارەکاتە سەر بۆ نمونە توانەوەی شاخە سۆڵینەکان لە جەمسەرەکاندا لە ئەنجامی ئەمەشدا ئاسی ئای ڕووبار و دەریاوزەریەکان بەرز دەبێتەوە بەرزبوونەوە 1 متر لە ئاوی دەریاوزەریەکان بەواتای بەرتەسکردنەوەی ڕووبەرە وشکانیەکان دێت بەشێک لەو دەوڵەتە ئەو شارانی کە کەنارین ئاودای دەپۆشێت هەروەها کاریگەری هەیە لەسەر سیستەمی یا مۆدێلی ئاوهەوای کە ئێستا باوە گۆڕانی بەسەراتێت ئەوەی لە هەرێمی کوردستانە ئێستا ئەیبینین ئەتوانین بڵێن یەکێک لە بەرئەنجامەکانێتی ئێمە وەرزی بارانبارینمان با بڵین سیستەمێکی دەریای ناوەڕاستە لە مانگی 10 بۆ مانگی 5 وەرزی بارانبارینە بەڵام لەم ساڵە ئێمە بینی لە مانگەکانی 10 12 بە هەر سێمانکە هێندەی مانگی 2 بارانباریەوە کە بە شێوەیەکی لێزمە باران و لە پڕ ئەبارێت ئەمە جارێکی تر کار دەکاتە سەر سیستەمی ئاوهەوایی کار دەکاتە سەر دەرامەتە ئاویەکان چونکە قەتیزبوونی گەرمی کە گۆڕانی کرد لە کەش و ئاوهەوادا دیاردەیەکی تر پێیا بۆ لێسا کەویش پێڵین دیاردەی بە بیابانبوون یان وشکە ساڵی کە کار دەکاتە سەر زەویە کوشت و کاڵیەکان و دابەزینی ئاسی ئاوی و ڕووبار و دەریاکان لە هەرێمی کوردستانە ئێستا پێ و توێژینانە هەیە نزیکەی 35 ملیار مەتر سێجە ئاوی ژێرزەویمان دابەزیوە. دیاردەی قەتیزبوونی گەرمی بریتە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی چینی خوارەوەی بەرگەهەوا کە پێی دەوترێ چینی ترۆپۆسفێر کە لە ڕاستیدا بەرگەهەوا لە چەند چینێک پێدێ و گۆڕانکاری کەش و هەوایەکان زیاتر چینی خوارەوە دەگرێتەوە کە چینی ترۆپۆسفێرە. ئەگەر سەرنج بدەین لە تەمەنی گۆی زەوی کە 450 ملیار ساڵ دەبێت بە درێژایی تەمەن چەندین جار گۆڕانکاری ئاوهەوای بەسەر زەویدا هاتووە کە ئەم گۆڕانکاریانە زۆر بە هێواش و لەسەر خۆ ڕوویان داوە بەڵام ئەم گۆڕانکاری کە ئێستا ڕووی داوە لە ئاوهەوای جیهاندا بەرزبوونەوەی پلەی گەرمی ئەمە گۆڕانکاریەکی زۆر خێرا بوو لە ماوەیەکی کووردا ئەم گۆڕانکاریە ڕووی داوە بۆیە بەڵگەشمان بۆ ئەوی کە ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاری ئاوها بە شوێکی ئاسایی لە مێژووی تەمەنی زەویدا ڕووی داوە بەڵگەمان ئەوەیە کە زۆر لە خانەکانی خەڵوزی بەردی لە ناوچەکانی بیاباندا خو ناوچەکانی نزیکی جەمسەرەکاندا بەدی ئەکرێ ئەمەش بەڵگەیە بوو ئەوەی کە ئەم ناوچانەدا لە ماوەیەک لە ماوەکاندا ناوچەیەکی شێدار بوون بۆیە لە ئێستادا گۆڕانکاری ئاوهەوا کە بەسەری داهاتوو ئەم ناوچانە گۆڕان بۆ ناوچەیەکی سارد یاخو ناوچەیەکی بیابانی لە ڕاستیدا هۆکاری ڕوودانی ئەم دیاردەیە ئەگەر ئێمە باسی بکەین زانەکان بە گشتی یەکلابوونەتەوە لەسەر ئەوەی کە گۆڕانکاری ئاوهەوا ڕوویاوە بەرزبوونەوەی پلەی گەرمی بۆ زەوی ڕوویاوە کە بە درێژایی سەدەی 20م لە 6 پلەی سەدی پلەی گەرمی گۆی زەوی بەرز بووەتەوە هەروەها جگە لەوەش لە ماوەی نێوان ساڵان 1960 2007 دەستنیشانی ئەویان کردووە کە گەرمترین ساڵەکانی ساڵی 1990 و 2007 بووە جگە لەوەش کە لەسەر ئەوەی یەکلا بوونەتەوە کە چینی بە بەرزایی 8 کیلۆمەتر لە چینی خوارەوەی بەرگەهەوا پلەی گەرمی بەرز بووەتەوە بەڵام لەوەدا کۆکنین کە هۆکاری ڕوودانی ئەم دیاردەی ئەگەڕێتەوە بۆچی بە گشتی گەرەدا دەبن بە سێ کۆمەڵەوە کۆمەڵەیەکیان هۆکارەکەی دەگەڕێنێتەوە بۆ بەرزبوونەوەی ڕێژەی ئەو گازانی کە کاریگەری ماڵە شوشەیەکانیان هەیە وەکو کە ئەوانەی وەکو گازی دوان ئۆکسیدی کاربۆنمان هەیە ئۆکسیدی نیترۆزمان هەیە هەروەها هەڵمی ئاومان هەیە چەندین گازی تریشمان هەیە کە بەرزبوونەوەی ڕێژەی ئەمانە وەکو کاریگەری ماڵە شوشەیەکان وایە واتە ڕێگا دەدات بە تێپەڕبوونی تیشکی خۆر بەناو بەرگەهەوادا بگاتە سەر ڕووی زەوی بەڵام بە ڕێژەی لە سەدانەوەت ڕێگر ئەبن لە گەڕانەوەی ئەو تیشکی زەوی شەپۆل درێژانە بەرەو بۆشایی ئاسمان لێردا ئەو کێشەی کە هەیە تێکچوونی باڵانسی گەرمی تیشک وەرگرتن و گەرمیدانەوەیە کە دیاردەی بەرزبوونەوەی گەرمی دروست کردووە بۆیە لێرەدا زانەکان ئەوەی کە پسپۆڕانی بواری ئاوهەوا زۆر جەختەکەنەوە سەری بیرروبۆچوونی ئەم کۆمەڵەیە کە زیادبوونی ئەم گازانەیە بۆچوونی کۆمەڵی دووهەم ئەوەیە کە پێیان وایە ئەمە ینی بەرزبوونەوەی ڕێژەی ئەو گازانە نییە
بەڵکو پێیان وایە ئەمە حاڵەتێکی سروشتیە لە تەمەنی گۆی زەویدا چەندین جار ئەم گۆڕانکاریانە ڕووی داوە بەڵام ئەم بۆچوونە دووچاری ڕخنەیەکی زۆر تون بووە چونکە ئەمە زیاتر کە کۆمپانیا پیشەسازە گەورەکان پشتگیری ئەم بۆچوونە ئەکەن دووچاری ڕخنە بووە چونکە گۆڕانکاری ئاو هەوایەکان وەکو ئاماژەمان پێدا بە درێژای تەمەنی زەوی چەندها ملیار ساڵی خایاندووە بەڵام ئەم گۆڕانکاری کە ئێستا ڕوویدا و ماوەیەکی زۆر کتوپڕ و ماوەیەکی زۆر کەمی خایاندووە بۆیە ئەم بۆچوونە دووچاری ڕخنە بووە جگە لەوەش کۆمەڵی سێهەممان ئاماژە بەوە ئەدەن کە بەهۆی گۆڕانکاری لە تیشکی خۆردا کە هەر 10 ساڵ جارێ گۆڕانکاری لە ڕێژەی تیشکی خۆردا ڕوو ئەدات و هۆکارە بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی بەڵام ئەمیش جارێکی تی دووچاری ڕخنە بووە چونکە ئەم گۆڕانکاری لە ئێستادا ڕووی داوە لە پلەی گەرمیدا لە 10 ساڵەکە تێپەڕیوە ینی بە ماوەی 10 ساڵ کۆتایی پێ نەهاتوە تاوکو ئێستاش بەردەوامە بۆیە لە نێوان ئەم سێ کۆمەڵە بۆچوونەدا وەکو ئاماژەمان پێدا بسپۆڕانی بواری ئاوهەوا زیاتر جەختەکەنە سەر زیادبوونی ڕێژەی ئەو گازانەی کە کاریگەری ماڵە شوشەیەکانیان هەیە لە گرنگترین ئەو دەرئەنجامانی کە بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمیەوە دروست ئەبێ یەکێک لەوانە ڕوودانی گەردەلوولی ناوچە خولگەییەکانە کە زیاد ئەکا هەروەها ڕوودانی وشکە ساڵی و زیادبوونی دیاردەی لافا و گەردەلوولی خۆڵاوی و بە بیابانبوون لە زۆربەی ناوچەکانی جیهاندا جگە لەمەش بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریا کە وا پێشبینی دەکرێت بە ڕێژەی 9 بۆ 88 سانتیمەتر لە ماوەی نێوان ساڵانی 1990 بۆ 2100 ئاستی ئاوی دەریاکان بەرز ببێتەوە لە ڕاستیدا بەرزبوونی ئاستی ئاوی دەریاکان لە ئەنجامی بەرزبوونەی پلەی گەرمی بە دوو شێواز دەبێت لایەکەوە کە ڕووبەرە ئاویەکان خۆیان دەکشێن ئەمەش دەبێتە هۆی بەرزبوونی ئاستی ئاوەکان لە لایەکی تریشەوە توانەوەی سەهۆڵی ناوچە جەمسەریەکان هۆکارێکی ترە بۆ بەرزبوونەوەی ئاستی ئاوی دەریاکان بەرزبوونی ئاستی ئاوی دەریاکانیش زەرمەندی یەکەم لەما ئەو ناوچانن کە دەکەونە کەنار دەریاکانەوە چونکە بە تایبەتی ئەو شوێنانی کە ئاستێکی نزمیان هەیە لە کەنار دەریا وەکو ناوچی وەکو وڵاتی هۆڵەندامان هەیە و چەندین وڵاتی تری ناوچە کەنارەکان دووچاری ئەمە دەبنەوە لەگەڵ ئەوشدا ئێمە ئەزانین زۆرترین سوڕی دانیشتوان دەکەوێتە ناوچە کەنارەکانەوە بۆی وا پێویست ئەکا کە ئەو ناوچانە دانیشتوان دوور بخرێن و بەرەو ناوچە بەرزەکە و هەروەها کاریگەریکی تری لەسەر تەندروستی مرۆڤە کە دەبێتە هۆی وەکو لێکۆڵینەوەکان ئاماژە بەوە دەدەن ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی مردن و نەخۆشی ژمارەی زۆر لە دانیشتوانی سەرڕووی زەوی جگە لەوەش دەبێتە هۆی بڵاوبوونەوەی زۆر جۆر لە نەخۆشی وەکو ئەو نەخۆشانی کە لە ناوچە گەرم و شێدارەکان داباوە وەکو مەلاریامان هەیە یاخود کۆلێرامان هەیە یان نەخۆشی تایزەرمان هەیە یاخود ئەو نەخۆشانی کە پەیوەندن بە کۆئەندامی هەناسە و هەوکردنی مێشک هەموو ئەم نەخۆشیانە کە لە تایبەتمەندن بە زۆر لەو نەخۆشانی تایبەتمەندن بە ناوچە گەرم و شێدارەکان لە ئەنجامی بەرزبوونەوەی پلەی گەرمیدا ناوچە ساردەکانیش دەگرێتەوە ئەمە بریتیە لە دیاردەیەک ئەو دیاردەیە لە زۆر کۆنەوە ڕوویداوە و تا ئێساش ڕوئەدا بریتیە لە پلە بە پلە بەرزبوونەوەی پلەی گەرمی طبقەی یان غلافی سەر زەوی کە ئەکەوێتە غلافی خوارەوەی ئەتمۆسفیر کە پێوترێ ئیجەوی ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمیە بە شێوەیەکی ئاشکرا دەرناکوێ لە زۆر کۆنەوە زاناکان چەند هاتوون چەند زاهرەیەک چەند دراسەیەکیان کردووە لەسەر بارانبارین و دروستبوونی باران و لافا و ئەو ئینانەی کەوا لە دەریاکانە ڕوئەیات ئەمانە بۆیان دەرکەوتووە هۆکارێک هەیە کە ئەمانە ڕوویاوە ئەم لەم هۆکارانەوە گەشتونتە ئەوەی کە بڵێن ئەمە شتێک هەیە کە بۆتە هۆی دروستبوونی ئەمانە دروستبوونی ئەمانەش بەهۆی چەند گازێکەوەیە عنی دروستبوونی قەتیزبوونی گەرما بەهۆی چەند گازێکەوە کە پێی ئەوترێ گرین هاوس گازز ئەم غازانە خۆی لە هەوایە لەو طبقەی سەر و زەویە نسبەتێکی دیاری کراوە زۆر و کەمی ئیختیلال بوونیان تێکچوونی زۆر و کەمی ئەم گازانە ئەبێتە هۆی ئەو قەتیزبوونی گەرمایە اینجا ئەمانەش لە چەند غازێک پێکاتون کە پێوتێ گرین هاوس گازز ئەوەی کەوا دەوری زۆر سەرەکی هەیە CO2 کاربۆن دایۆکسایدە میثانە و چەند گازێکی ترە مەسەن بۆ نمونە وەکو بڵین ئۆکسیدی نایترۆجینە NO2 N2O NO و هەروها کلۆرفلۆر کاربۆنە
و مجموعەیە غازی تریشە ئۆزۆنیشی تایە ئەمانە هەمویان پێکەوە ڕێژەیەکی تایبەتیان دروست کردووە لەو طبقەی سەر و زەوی تێکچوونی ئەبێتە هۆی ئەو قەتیسبوونی گەرمایە. قەتیسبوونی گەرما ئەگەر هاتوو بە شێوەیەکی گشتی وەریگرین ئەگەر ئەو گازانەی کە باسمان کرد لە ڕێژەیەکی ئاساییە بێت ئاساییە ئەبێ ئەوە ڕووبات چونکە کاتێک کە تیشکی خۆر لەو چینانەوە ئەگاتە زەوی هەنێکی هەڵەمژێت پێی گەرمە بێت پاش ئەوە زەوی بە شێوەی ئار ژێر بڵێن بنەوشەیی ژێر سوور ببورە زێر بنەوشەی ببورن ئەو تیشکە ئەداتەوە ئەچێتە ئەو طبقەی سەر و زەوی ئەو زەویە ئەو گازانە ئەو گەرمیە هەڵەمژن وا لە گەرمی ئەو هەڵمژینەوە لەیەکە کە زەوی بهێڵێتەوە لە پلەیەکی گەرمی گونجاوە 15 بۆ 18 هەموو زیندەوەرزیانەکانی زەوی لەسەری ئەژین. بەڵام تێکچوونی ئەم گازانە بەهۆی دوو هۆکارەوەیە هۆکاری سروشتی و هۆکاری مرۆڤ یعنی دەستین بڵین وەکو چۆنەڵێیت شتی ئەکتیڤیتی هیومانەوە بێت ئەبێتە هۆی تێکچوونی ڕێژەکەی تێکچوونی ئەو ڕێژەیەش زاهرەیەکی ترمان بۆ دروستەکە کە ئەوە پێوتر قەتیسبوونی گەرمی. اینجا ئەمە کەی سەری هەڵاوە طبعا لە دوای شۆڕشی پیشەسازیەوە دروست بووە کە پاش شۆڕش یعنی بڵێ ژمارەیەکی زۆر لە کارگەکان لە وڵاتەکانی غەرب و لە وڵاتە ئەوروپیەکان کرایەوە ئەمە بوو بەهۆی دروستبوونی ڕێژەیەکی زۆر لە CO2 کاربۆن دایۆکساید لە هەوایە کە ئەمەش هۆکاری ڕئیسیە یعنی بڵێن سەرەکیە بۆ تێکچوونی ئەو طبقەیە و دروستبوونی قەتیسبوونی گەرمی. پێناسەیەکی سەرەتا بکەین بۆ قەتیسبوونی گەرمی پێشەوەش باسی زەوی بکەین خۆی پێکهاتەکەی زەوی لەگەڵ ئەو چینەی کە لەسەرێتی ئەمە توانین بڵین زەوی چواردەوری یاوە بە مجموعەیە گاز هەیە چواردەوری زەوییان ناوە ئەم گازانە ئۆکسجینن نیترۆژینن کاربۆن دایۆکسایدن لەگەڵ نیترۆز ئۆکسایدە لەگەڵ میثانە ئەمانە ئەم گازانە خۆیان لە ئەزەلەوە هەر بە تەبیعی هەن خی گەورە وای دروست کردووە لەگەڵ زەویە نووساون ئەم گازانە لەسەر ڕووی زەوی هەن وە کاڵین ئەتمۆسفیر کە لە سەر ڕووی زەوی هەتا 500 کیلۆمترمە هەمووی ئەتمۆسفیرە بەڵام ئەو طبقەی کە تەفاعولەکە لەگەڵ زەوی وە کاریگەرە لەسەری خۆی طبقەی ترۆپۆسفیرە کە لە حدودی 10 بۆ 12 کیلۆمترە باشە مجموعەی زۆربەی گازەکان لەم 10 کیلۆمترا وجودی هەیە تەرکیزێکی طبیعیان هەیە کە پێی دروست بووە لە سەرەتای دروستبوونی زەوی ئەمەی کە ئێمە پێڵین دیاردەی قەتیسبوونی گەرمی دیاردەیەکی سروشتیە طبیعیە و بەم شێوەیە دروستە بێت کاتێک کە تیشکی خۆر دەرەچێت لە خۆر طبیعی داخلی بەرگەهەوا بێت بە مەوجەی کورتەوە پێڵێن شۆرت وەیڤە داخلە بێتە سەر ڕووی زەوی هەڵێمژێ و دوای ئەیاتەوە بە شێوەی ئەنفرارێت کە تیشکی ژێروەنەوشەیە ئەم تیشکی ژێروەنەوشەیە کە ئەنفرارێدا خۆی سەرچاوی گەرمایە لەسەر ڕووی زەوی تۆ لە خۆرەکەەوە مباشە گەرماکەم بۆ نایە گەرماکە لەوەیەت کە تیشکی خۆرەکە بەرزەویەکەوێت و ئەگەڕێتەوە کە ئەگەڕێتەوە ئەوکو عملەیەکی تیشکدانەوەیە بەر ئەو گردی لە هەوایانە کەکەوێت کە لە چواردەوری زەوی یاوە بەڵام کێن ئەم غازانە یان ئەم گردیلانە کێن ئەم گردیلانە گردیلەی غازەی گرین هاوسەکانن کە پێڵن گرین هاوس گازس چێن ئەم غازانە کاربۆن دایۆکسایدە میثانە نیترۆز ئۆکسایدە لەگەڵ کلۆرۆفلۆرۆ کاربۆنە لەگەڵ ئۆزۆنە لەگەڵ بخاری ئاوە کەم تیشکی ژێر سوورە یان نفرارێدە بەر ئەم گردیلەی ئەم غازانە کەوێ ئەم غازانە سیفەتی ئەویان هەیە ئەو تیشکە کە تیشکی گەرمیە هەڵێمژن و دیسانەوە ئەیەنەوە بەسەر ڕووی زەوی و دیسانەوە گەرمایە گەڕێتەوە بۆ سەر ڕووی زەوی و دیسانەوە ئەو گەرمایە گەڕێتەوە بۆ هەواەوە بەردەوام ئەو عملیەتە مستەمڕە بێ ئەمە پێڵێن قەتیسبوونی گەرمی چکە
یان پێڵێن گرین هاوس ئفکت. بۆچی پێڵێن گرین هاوس ئفکت؟ ئەوێ بزانین چونکە هەم کە چیتە بێتێکی زوجاجی ئەوەی کە بڵین کە لە کشت و کاڵا هەیە تشکی خۆر کە چێتە ناوی دەرناچێتەوە عاسیە بێ هەستەکەی لە تۆ لە ناو جەویکی گەرمیت لەبەرەوە هەمان دیاردە دروستە بێتەوە وەک لە ناو بیتێکی زوجاجی و بێڵێن بوو پێڵین زاهرەی بیوتوسی زوجاجی یان گرین هاوس ئفکت یان زاهرەی دیاردەی قەتیزبوونی گەرمی. زیانەکانی چین بۆ بەرگرتن لە زیاتر قەتیزبوونی گەرمی لە بەرگەهەوا پێویستە هەموو ڕێکارەکان بەو ئاراستەیەدا بن کە چیتر بەو ئاستا فراوان و ڕەهایی ئێستا و لە جێگەی پشتبەستنی بەردەوامی مرۆڤ بە سوتەمەنی گازوایل ئەویش بە سوودوەرگرتن لە تیشکی خۆر و ئاراستەی باو هێزی ئاو هەروەک چۆن سەرجەم وڵاتانی زلهێز جەخت لە تەبەنیکردنی ئەم ڕێکارانە دەکەنەوە. خۆی چینی ئۆزۆن چینێکە لە ئۆسری پێکاتوە واتە لە گردی ئۆکسسیجین پێکاتوە ئۆ2 لەگەڵ ئۆوەن ئەو لەگەڵ دوو یەکەگرێت ئۆسری دروزە بێ. ئەم چینە ئەکەوێتە چینی دووەمی بەرگەهەوا. بەرگەهەوا لە سێ چین پێکاتوە ترۆپۆسفیر، ستراتۆسفیر، ئایۆنۆسفیر. چینی ئۆزۆن ئەکەوێتە چینی دووەمیان. ئەم چینە ئەتوانین بڵێن بەرزی لە ئاستی ڕووی دەریاوە بۆ سەرەوە تقریبان نزیکەی 24 کیلۆمەترە. ئەرکی سەرەکی ئەم چینە پارێزگاریکردنە لە زەوی لە هەموو ئەو تەنە نەخوازراوانەی کە لە بۆشایی ئاسمانەوە بیانەوە بێتە ناو زەوی یاخود پاراستنی زەویە لە تیشکە زیان بەخشەکان وەکو تیشەکانی سەرووەنەوشەی. بەرزبوونەوەی پلەی گەرمی یاخود دووەم ئۆکسیدی کاربۆن لە چینەکانی سەرەوەی هەوادا کاردێگەکە لەگەڵ ئۆکسسیجینی ئۆسریەکە چوان لەگوتمان لە گازی ئۆسری پێکاتەوە کە کارلێکی کرد هەڵی ئەوەشێنێ ئەم ئاوێتە کیمیایی هەڵ ئەوەشێنێت و تێکیەدا کە تێکیدا دەبێتە هۆی داخورانێک لە چی لە چینی ئۆزۆنا ڕۆدا کە ئەم چینە خورا ڕێدەدات بەچی بەهاتنی تیشکە زیان بەخشەکان بۆ سەر ڕووی زەویەوە چکە ئەم تیشکانە تیشکی سەروەنەوشەیی خانووزەیەکی بەرزن کەواتە خێراتر دەبنە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی لەسەر ڕووی زەوی. بۆ چارەسەرکردنی قەتیزبوونی گەرمی چەند ڕێ و شێوازێک هەیە ئەتوانرێت بگیرێتە بەر. یەکێک لەوانە سەوزکردنە جارێکی تر پرۆسەی سەوزکردن بە یەقدان بە ڕووپۆشی ڕۆکی چونکە ڕووپۆشی ڕۆکی دووەم ئۆکسیدی کاربۆن بەکارهێنێت لە هەمان کاتە ئۆکسسیجین بەرهەمەهێنێت. خۆی خەلەلەکە لێرەوە دروزە بێت کە گازی دووەم ئۆکسیدی کاربۆن زیاتر بوو لە ڕێژەی پێویست کەواتە زیادی کرد قەتیزبوونەکە ڕۆبان کاتێک ئێمە ڕووپۆشی ڕۆکیمان زیاد کرد کەواتە بەکارهێنانی گازی دووەم ئۆکسیدی کاربۆن زیاتر ئەەکەین و لە هەمان کاتیشانی بەکارهێنانی دووەم ئۆکسیدی کاربۆن زیاد دەکەین لە هەمان کاتشا بەرهەمێنانی ئۆکسسیجینیش زیاتر. ئەمە خاڵیەک. خاڵی دووەم پێویستە ئەو پاشۆڕانی کە لە کارگەکاندا دێنە دەرەوەیان پاشۆڕی ماڵانن بە هەر شێوەیەکە بە ڕێگایەکی زانستیانە جارێکی تر یان سوودی لێوەربگرینەوە یان بیشارینەوە نەک بڵاو بێتەوە بە شێوەیەکی هەڕەمێکی بەگازەکاتە ئەتواندرێت ڕیسایکلین بکرێتەوە ئەتواندرێن مادە ئەندامیەکان ترشاندن و ئۆکساندنی بۆ بکرێت و جارێکی تر بەکار بێنرێتەوەکو پرۆسەیەکی پیشەسازی سوودی لێوەربگیرێت. دیاردەی قەتیزبوونی گەرمی لەبەرەوەی دیاردەیەکی جیهانیە بۆیە پێویست ئەکات بە ئەم کێشێکی جیهانیە پێویستی بە ڕێکەوتنامەی جیهانی هەیە چونکە هەموو گەلانی جیهان دەگرێتەوە هەرچەندە وڵاتە پیشەسازیە گەورەکان ڕێژێکی گەورە لەم دیاردەیە دروست ئەکەن بۆ نمونە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ڕێژەی لە 20 بەشداری ئەکەن لە پیسبوونی بەرگەهەوادا بەڵام لەگەڵ ئەوەشدا لەبەرەوەی هەوا ئەم پیسکەرانە دەگوێزێتەوە بۆ ناوچەکان وڵاتە هەژارەکانیش دەگرێتەوە بۆ ئەمە بەسە وڵاتانی جیهان چەندین ڕێکەوتنامەیان کردووە بۆ چارەسەرکردنی ئەم کێشە لەوانەش وەکو پرۆتۆکۆلی مۆنتریال کراوە لە ساڵ 1970دا ئەمەش بە مەبەستی کەمکردنەوەی داخورانی چینی ئۆزۆن بووە جگە لەوەش کۆنفرانسی لووتکەی زەوی کراوە لە ساڵ 1992 لە بەرازیل هەروە ڕێکەوتنامەی کیۆتۆمان هەیە لە ساڵ 1997دا یاخود ڕێکەوتنامەی لووتکەی جیهانمان هەیە لە 2002 چەندین ڕێکەوتنامەی تر بەڵام لەبەرەوەی کە وڵاتەکان زۆر لە وڵاتەکانی وەکو ژاپۆنمان هەیە ئوسترالیامان هەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبەرەوەی ئاستی ئابووری ئەم وڵاتانە زەرمەند ئەبن لەبەرەوە پابەند نابن بەم ڕێکەوتنامانەوە.
بەڵام بە گشتی لەو پێشنیارانە یاخۆت کە ئەو ڕێگانەی کە گیراوەتە بەر بۆ کەمکردنەوەی زیانەکانی دیاری قەتیزبوونی گەرمی لەوانە دانانی باج لەسەر ئەو پیشەسازانی کە بڕێکی بەرز لە گازی دوان ئۆکسیدی کاربۆن دەخەنە هەواوە، چونکە ئەم گازە بە ماوەیەکی 100 بۆ 200 ساڵێک لە بەرگە هەوادا دەمێنێتەوە بە ڕێژەی لە 155 بەشداری ئەکات لە پیسکردنی یاخۆت بەشداری ئەکات لە کاریگەری گازە ماڵە شوشەییەکاندا. بۆیە وڵاتی نەرویج هاتووە باجی لەسەر ئەو پیشەسازانە داناوە کە بە ڕێژێکی بەرز ئەم گازە دەخەنە دوانە بەرگە هەواوە. خاڵێکی تر ئەوەیە کە بەکارهێنانی وزەی پاک لە بری ئەو سوتەمەنیەکانی وەکو گازی سروشتی نەوت و لەگەڵ خەڵوزی بەردین. بۆیە ئەمەش کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاتووە ئەو پیشەسازیانی کە ڕێژەیەکی کەم لە ژینگە پیس دەکەن بڕێک لە پارەیان بۆ دەگەڕێنێتەوە، یاخود دەتوانرێت لە ڕێگەی فیلتەر دابرێت لە بەرگە هەوادا بەمبەستی کەمکردنەوەی پیسکردنی هەوا و ڕێگرتن لە بڵاوبوونی گازی دوان ئۆکسیدی کاربۆن. خاڵێکی تر ئەوەیە کە ڕێگاوبان و شێوازەکانی دیزانی ڕێگاوبان و گواستنەوە ڕێک بخرێت بە شێوەیەک بۆ نمونە ترافیکەکان کەم بکرێتەوە لە دوری ئەوە تونێل یاخود پرد دروست بکرێ، یاخود شێوازی گواستنەوەی نوێ ئۆتۆمبیلی نوێ بەکاربهێنرێت، چونکە ئەمانە بڕێکی کەمتر لە گازە ماڵە شوشەیەکان دەخەنە ناو بەرگە هەواوە. لەلایەکی ترەوە دەتوانرێت خزمەتگوزاریە کارەباییەکان گەشە پێ بدرێت و بواتە لە جیاتی ئەوەی کە بۆ نمونە لەبری ئەوەی کە وزەی سوتەمەنی خەڵوزی بەبەردی ئەمانە بەکاربهێنرێت، سوتەمەنی بەبەردبووەکان بەکاربهێنرێت، وزەی پاک بەکاربهێنرێت، وەکو وزەی بایا وزەی خۆرە یاخو وزەی ناو زەویە، ئەمانە کە بەسەر چاوپاکەکاندا دەرێت و زەرمەندیان بۆ ژینگە کەمترە. پێش ئەوەی باسی زیانەکانکەین دوو هۆکار هەیە بۆ دروستبوونی. هۆکارێکی سروشتیە، هۆکارێکی وەکو بڵین مرۆڤایەتیە، مرۆڤ نیشاطاتی یان بڵین بزوتنهێنی ئیشوکاری مرۆڤی ڕۆژانەی بەکارێنە. ئەو شتانی کەوا بن لە سروشتیەوە دروست دەبێت، مەسن بۆ نمونە بەراکین، ئەو برکانانی کە ئەتەقێتەوە غازات و هەوای ئەو نەبێتە هۆی پیسبوون و تێکچوونی ڕێژەی ئەو گازانە ئەو غازوشتانە سووتانی زۆر لە دارستان و شتانە یان پاشماوە ئۆرگانیکەکانیش ئەمانە ئەبنە هۆی تێکچوونی. هۆکاری دوێمە کە هۆکارێکی مرۆڤیە بەکارهێنانی ئەو سوتەمەنیانەی کەوا پاشماوەی هەیە، بۆ نمونە نەوت و یعنی پیترۆل بە هەموو شێوەکانیانەوە لە هەموو سەناعەتێکە بەکارهێنن، بڕینەوەی دار و درەخت و لە ناوچوونی ئەمانە کە ئەبێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی ئۆکسیجین لە هەوایە و زۆر سەبەبی تریشەیە کە بەهۆی ئەشتوانی بڵێن بەهۆی مەڕووماڵات و ئەو پیسایی و شتانی کە هەیەە ئەو مادەئینانەی کە ئەمێنێتەوە دروستە بێ. بۆ نمونە مەسن لە هیندستان زۆر ئەوەنە مەڕووماڵاتیان هەیە زۆر لە پیسایەکەی کۆکردنەوە و گازی میسانی پێ دروستەکەن. گازی میسانی شێک لەو گازانی کە ئەبێتە هۆی پیسبوونی یان قەتیزبوونی گەرمایەکە، یەکێک لەو گازانە وەکو ئۆزۆن وەکو باسمان کاربۆن دایۆکساید و ئەوانە. اینجا ئەمانە زیانەکانی زۆرە بەڕاستی. زیانەکانی ئەتوانین بڵێن زیانەکانی ئەکرێ بە سێ بەشەوە: زیانێکی ژینگە، زیانێکی ئیقتصادی ئابووری و زیانێکی تەندروستی. زیانی ژینگە زۆر واسحە، یعنی لە ئەنجامی ئەو گەرمبوونی ئەو تەبەقەی سەرەوەی ڕووی زەوی کە پێڵی قەتیزبوونی گەرمایی ئەبێتە هۆی توانەوەی بەفری هەردوو بەستەڵۆکی باکوور و باشوور. طبعا داتامان لایە کە نسبەتێکی زۆر 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 لە هند تواوەتەوە لە بڵین بەستەڵۆکی باشوور کە ئەمانە چی لێ چی دروستەکات ئەبێتە هۆی بەرزبوونەوەی منسوب ئاستی دەریاکان. ئەمانەش سێ چوار زەرری اقتصادی ئەگەێنێ. مەسەن هەنێک لەو شارانە بەرئاوەکەون، هەنێک لە دەشتی زەراعی بەرئاوەکەون، هەنێک لە ئاو لە زۆر شوێن زیا ئەکات لافاو ئەبێت. ئەمانە هەمووی زەرورزیانی هەیە و زۆر جاریش ئەبێتە هۆی دروستبوونی وشکایی لە بەعزە شوێنێکە. مەسەن زۆر ساڵ ئەبینین لە ئەریتریا و سۆماڵ و جنوبی سوودان و ئەمانە چی دروستەکات؟ وشکایی دروستەکانە. ئەمە بێ هۆی دروستبوونی نەخۆشی و گواستنەوەی قەواریز و بەعزە شتێک و مێشولە و کە ئەمانە هەمووی سەحەت. ئەنجە دووەمیش بەعزە وڵاتێک زەراعەتی نامێنێ اقتصادیەن، یعنی خەڵکەکەی تووشی چەندەها مشکلە ئەبێت.
ئەم ڤیددیوی کە ئێستا ئەیبینین ئێمە ئەم ڤیددیوێ ئەومان پیشانەیە طبعا ئەم ڤیددیوە ناسا دروستی کردووە لە پیشانمان ئەیە گۆی زەوی و هەموو قاڕەکانی لەسرە و بەڕەنەوە و بە پلەی گەرماوە و لە ساڵی 1970ەوە کە چۆن پلەی گەرمای زەوی طبیعی بووە بێ ئەوەی کە هیچ تەداخولێکی بەشەری هەبێ لەسەری وردە ورداگەر سەیری ڕەنەکان کە طبعا بەڕەنی شینەوە دەستپێکە ڕەنە شینەکە ڕەنە ساردا طبیعیەکانە وردە وردە کە بە مروری زەمن لەگەڵ زیادبوونی ڕێژەی کاربۆن دایۆکساد و زیادبوونی ڕێژەی ئەو غازانەی کە غازەکانی گرین هاوسن سیرەکەین لەگەڵ یا پلەی گەرمی زیاکە لە چی ئازانین لەو ڤیددیوەیە بەوە ئازانی کە هەموو ئەو ڕەنانی کە شینە وردە وردە بێ بەزرد ئەمە پلەی گەرمی زیا کرد و دوای زەمانێک ئەگەر سەیری ساڵەکانی زیاکە ئەگەر سیرەکەین وردە وردە ڕەنە زەردەکە بێ بە ڕەنێکی پرتەقاڵی یعنی پلەی گەرما زیاتر زیای کرد و ڕەنە پرتەقاڵەکە گەیشتە ئەوەی کە بوو بە ڕەنی سوور کە لە هەمووی زیاترە پلەی گەرمای لە هەموو زیاترە و کە ئێستا ساڵەکانی کەمیتیاین ئەوە دەلالەتی ئەوەیە کە پلەی گەرما زۆر زیای کردووە و ئەو شوێنانەی طبعا کە خۆیان سەرچاوی ئەو گرین هاوس گازانن کاربۆن دایۆکسایدن و باقی غازەکانن کە لەسەر منتەقەی بڵێ نیوی سەرەوەی زەوی زیاتر کە لە منتەقەی ئەوروپا و ئەمریکا و هەند و رووسیا کە ئەو خەتەی سەرەوەیە ئەمانن زیاتر تەراکومەکە لەسەری غازەکانی کاربۆن دایۆکساید طبعا خۆی ئەبێ بزانین ئێمە چۆن ڕەز دەکرێت طبعا ئێمە سێ منەظەمی عالمی هەیە مراقبەی ئەم پلەی گەرمی زەویەکات لەسەر و هەمویان کە منەظەمەی WMO World Meteorological Organization کە سەر بە UN لەگەڵ منەظەمەی ڕێکخراوی یاسا کە ناسا عفو کە ئەمریکیە کە هەمووی زانین چییە و چینیە و کە بە تواناترین ڕێکخراوی جیهانی زانستیە لەگەڵ نەوە North Oceanic Atmospheric Administration ئەویش منەظەمەیەکە کە بەردەوام مراقبەی زەویەکە لە ڕێگەی 11,000 محەتەی کەشناسی کە لەسەر زەوی دابش بووە مراقبەی بەرزبوونی پلەکانی گەرماکات ئەوەی کە بینراوە طبعا معدل وەرگیراوە لە ساڵی 1950 بۆ 1970 ئەم فترەیە ئەتوانین ئەتیباری کەین بە فترەیەکی سروشتی لە پلەی گەرما مستەقڕە لەبەرەوە لەسەر ئەوە ساسە قیاس کراوە هەج زیادبوونێک لەسەر ئەو معدلە یعنی زیادبوونی پلەی گەرمایە سەر ئەو معدلە ئەگەر سەرەوە معدلە دەرەجەی زیاکەین ئەوە زۆرە یعنی ئەگەر خەڵق نەڵێ دەرەجەیە چییە بەڵام ئێستا ئەوەی واقعە بە پێوە ڕسمەی کە سەیرەکەین پلەی گەرمی زەوی معدلی پلەی گەرمی زەوی لە حدودی دەرەجەیەک بۆ دەرەجەیەک 0.2 زیای کردووە کە ئەم دەرەجەیە خۆمان ئێستا ئەژین ئاگامان لێ چ گۆڕانکاریەکی دروست کردووە لە کەشوها چ مشاکلێکی دروست کردووە طبعا ئەوەی کە یەکێکە لەو عاملانەی کە کۆنتترۆڵی کەش و هەواکە لەسەر ڕووی زەوی جەمسەری بەستەڵکی باکوور و جەمسەڵی بەستەڵکی باشوور ئەم دوانە زۆر دەورێکیان هەیە لە دروستکردنی کەش و هەوای سەرڕووی زەوی تەسەور کە ئێمە چەند سارە هەیە لە سلێمانی تەسەور کە چەند سارە هەیە لە عێراق لە سین چەند سارە هەیە لە ئەمریکا لە ئەوروپا ئەم سیارانە بەردەوام ڕۆژانە بنزینی تێکرێت و لە پشتەوە لە ئەگزۆزی کاربۆن دایۆکساید فڕای بۆ ئەتمۆسفێر چەند تارە لە ئاسمانە لە کاتا ئێستا لە ئاسمان لەوانێت وابزانم 10,000 تارە هەیە لە ئاسمان ئافرێت چەند باخیرە هەیە بە نەوت ئیشەکات ئەمانە هەمویان وقودی حفوری بەکارهێن کە پێڵم فۆسل فیول کە هەمووی عملەی سووتانە وتمان هەموو پرۆسەیەکی سووتان کاربۆن دایۆکسایدی لێ دروستە بێت لەو وێنەی کە لە لای ئێمە ئێستا سەیریەکەین پیشانمانە ڕێژەی کاربۆن دایۆکساید ئاستی چەند بوو لە 1970 ئاستەکەی 280 ppm بوو یعنی چی ppm یعنی پارت پێر ملیۆن یعنی یەک جزء لە ملیۆن جزء باشە چەند بوو لە کاتی خۆی لە 1970 لە حدودی 280 ppm بێ ئەوەی کە سارەوشت هەبوو بێ ئەوەی هیچ پیشەسازی ئەگزۆستی هەبێ بۆ ئەتمۆسفێر پاشان وردە و معدلە کە سەیری ئەم ڕسماکەین ئەو معدل وردە سەرەکەوێ بێ ئەوەی دابەزینی دیابێ چونکە بەردەوام ساڵانە سارە زیای کردووە بەردەوام تارە زیای کردووە بەردەوام عملەی سووتان زیای کردووە گەیشتۆتە ئەو حەدێک کە ئێستا لە 2007 گەیشتۆتە 406.58 ppm کە ئەمە
ڕێژەیەکە یعنی گاڵتەی لەگەڵ ناکرێت کە بەس هەموو بەشەریەت و هەموو وڵاتانی دنیا زەین چ گۆڕانکاریەکی دروست کردووە. ئەمە لە چیەوە دروست بووە؟ ئەگەر ئێستا ئێمە بزانین سەری آخر تەقریری ئۆپک بکەین بۆ معدلی یان تێکڕای بەکارهێنانی نەوت لە جیهانە لە ڕۆژێکە 94 ملیۆن بەرمیل بەکارێت. ئەم 94 ملیۆن بەرمیلە بەکارێت ئەکرێ بە بانزین، ئەکرێ بە گاز و چێتە ناو سیارەوە، چێتە معمەلەوە بەکارێتەوە، چێتە ئەتمۆسفێر. ئەحساییە کراوە کە سەیرەکەین ڕۆژانە لە حدودی 35 ملیۆن تەن کاربۆن دایۆکساید دەچێتە ئەتمۆسفێرەوە کە بەس ئەوە بۆ خۆی ئەگەر بە زەرەرەیە کەوەی کە گەرمبوونی زەوی زیاکە لەگەڵ خۆیە و بێلەوەی کە ژینگەش پیس ئەبێت چونکە مرۆڤ بە خۆی بە تەبیعی ئۆکسجین هەڵەمژێ و ئەمە طبعاً لەسەر حسابی ئۆکسجینە، یعنی تۆ بەس ئەوە عملی هەموو عملیەک سووتانێک دوو زەرەری هەیە. یەکەمیان زەرەری یەکەمیان کە ئۆکسجین کەمەکاتەوە لەسەر ڕووی زەوی، دووهەم زەرەری ئەوەیە کە کاربۆن دایۆکساید دروست دەکات و پلەی گەرمی زەوی زیاتر زیاد ئەکات لەگەڵیا. سەیرەکەین زستانی لای خۆمان سەیرەکەین کورت بۆتەوە، سەیرەکەین زستان درەنتر دەست پێکە و زووتریش تەواو بێت و ڕۆژە ساردەکانی تیا یەکەم بۆتەوە. وەگەر ملاحەزە بکەین ئەم چەند ساڵی ئەخیر سەیرەکەین ساڵ وە ساڵ ڕێژەی بەفربارین کەمە بێتەوە. وەزانی ئێمە بەفر چ گرنگیەکی هەیە بۆ ئاوی ژێرزەوی و سەرچاو ئاویەکان. ئەمە زەرەرێکە. لە لایەکی ترەوە سەیرەکەین هاوین درێژە بێتەوە، زوو دەست پێکە و درەند تەواو بێت. ئەمەش طبعاً لەگەڵیشە بەسەوە نییە هاوین درێژترە بێتەوە. سەیرەکەین لەگەڵیە ڕۆژەکانی کە ڕۆژە گەرمەکانە پێڵێن، هیتوەیڤی پێڵێن، ڕۆژە گەرمەکانی سەیرەکەین ژمارەیان زیاکات لە زیادبوونایە و طبعاً ئەزانین طبعاً ئەگەر ملاحەزە بکەین سەیرەکەین بەس خۆمانەوەی کە هەستی پێکەین سەیرەکەی ئەوەنە گەرمە بێت، سەیرەکەی گەڵاوشکە بێتەوە دەکەوێتە خوارەوە، معناوێ زەرەرێکی تریشی هەیە بۆ کشت و کاڵ. ترسی زانەکانی جیهان لە 2003 ئەگەر بە معادل لە پلەی گەرمی زەوی زیا کرد و کاربۆن دایۆکسایدی فڕێدانی بۆ ئەتمۆسفیر زیای کرد، ئەمانە ڕوئەیە بە تەواوەتی بەستەڵێکی باکوور ئەتوێتەوە و هەموو ئاوەکەیەت هەموو بەفرەکەیەتەوە ناو ئاو، ئاستی ڕووی دەریا بەرزە بێتەوە و زۆر لە وڵاتان هەیە شتنژێر ئاوەوە، زۆر وڵات هەیە تووشی وشکانی بێ بارانێ بێ وەکو منتەقەی شەرقی ئەوسەط و لەگەڵیشیە لە شوێنی تریشە لافا و زریان زیاکە وەکو ئەوەی کە بینین لە ئەوروپا چەند بارانبارین زیای کردووە، لە منتەقەی سین چەند زیای کردووە، لە منتەقەی ئەمریکا چەند زریانەکان زیای کردووە. ئەمانە ترسەکانی داهاتوون. چارەسەر بەپێی خەمڵاندن و بۆچوونی زانایانی بەرگەهەوا ئاماژە بۆ ئەوە دەکەن لە ئەگەری چارەسەر نەکردنی هۆکارەکانی قەتیزبوونی گەرمی هەوا ئەوە هەموو ئەگەرە نەخوازراوەکان کراون لە بەردەم ئایندەی مرۆڤایەتیدا، هەرچەندە وەک خۆیان دەڵێن بەشێک لەو مەترسیانە هاتوونەتە دی، وەک کوردبوونەوەی وەرزی زستان و درێژبوونەوەی وەرزی هاوین، تێکچوون و گۆڕانکاری جموجۆڵی تۆپەڵە هەواییەکان. ئایندەی مرۆڤایەتی. لەم بەرنمەیەدا ئامانجمان هۆشیارکردنەوەی ڕایگشتیە لەو مەترسیە گەورەی کە لەسەر تەواوی مرۆڤ و زیندەوەرانە، چونکە لە ئێستادا بۆی کەوتنە مەترسی ئابووری پیشەسازیەکانی وڵاتانی زلهێزەوە هەوڵ دەدرێت بە شێوەیەکی سنووردار و شاراوە باس لە مەترسی و چارەسەرەکانی ئەم کێشە گەورەی بەرگەهەوا بکەنەوە. ڕاستە سەرچاوی ئەم گرفتە هاوڵاتیان نین ئەوەنەی پێیوەستە بە وڵاتانی زلهێزەوە، بەڵام ئەوەنەی پێویستە سەرەتا لا گرفتەکە تێبگەین و فشارێکی زانستی و مرۆیی دروست بکرێت، چونکە هەر ئەو وڵاتە زلهێزانن باز لە مافی مرۆڤ و تەنانەت ئاژەڵیش دەکەنەوە، بەڵام لە کێشەیەکی وا گەورەدا تا ڕادێکی زۆر بێدەنگیان هەڵبژاردووە. ئەگەر ئێمە هەوڵی چارەسەرکردن نەدین واتە مرۆڤ خۆی ڕێک نەخاتەوە و ئەم گازانە کەم نەکاتەوە، ئەوە بە دڵنیاییەوە سروشت کاری خۆی ئەکات، هاوسەنگی بۆ خۆی ئەیگێڕێتەوە، یعنی ناچارین ئەبێ بیکەین.
لە دەسەڵاتی ئێمە مرۆڤ دەرەچێت چکە ئەگە مرۆڤ بەم شێوەی ئێستا بەردەوام بێت ئەوە لە حاڵەتی ئێستا گەر بڵین ژینگەی سروشتیمان لە حاڵەتی مەترسیدارا بێ ئەودا دێنە قۆناغێکی تر پێی دەوترێت قۆناغی وێرانکردن کەەوە ئیتر لە دەسەڵاتی مرۆڤان نامێنێت و مرۆڤایەتی ژیانی مرۆڤایەتی بەرەو لە ناوچوونەچێت بۆیە دەبێت هەنگاوی جدی لەم بوارەیە بندرێت بەڵام دەوڵە و دەوڵەتانێکی پیشەسازین لەبەر بەرژەوەندی ئابوووریەکانی خۆیان ناتوانن وەندە بە ئاسانی دەستبەرداری پیسبوونی ژینگە ببن. ئەگەر هاتوو ئەم دیاردەیە بەم شێوەیە بەردەوام بێت و ڕێگەچاری گونجاو نەگیرێتە بەر ئەوە گۆڕانێکی گەورە لە پلەی گەرمی سەر ڕووی زەویدا ڕوودەدات و ئەبێت هەڕەشە لە ژیانی مرۆڤایەتی دەکات لەسەر ڕووی زەویدا و ژیانی سەرجەم مرۆڤایەتی و زیندەوەرەکان بەرەو لە ناوچوون دەچێت. بە نمونەیەک وەربگرین لێرەدا بۆ نمونە ڕووداوی 11 سپتەمبەر کە بۆ هۆی ئەوەی توێژەران بواریان بۆ بڕەخسێت بۆ ئەوی کە توێژینەوەکانی خۆیان ئەنجام بدەن کە بزانن چەند کاریگەری هەیە فڕۆکەوانی لەسەر بەرزبوونی پلەی گەرمی کە هاتن 3 ڕۆژ لە دوای ڕووداوەکان وەرگرت کە لەو کاتەدا هیچ فڕۆکێکی بازرگانی بەسەر ئاسمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا نەفڕی بۆیە هاتن بەراوردی پلەی گەرمی ئەو 3 ڕۆژیان کرد لەگەڵ 30 ساڵی پێش ڕوودانی ئەو دیاردەیەدا بۆیان دەرکەوت کە پلەی گەرمی لەو 3 ڕۆژەدا زۆر نزمتر بووە ئامارەکانیان بەراورد کرد لەگەڵ 30 ساڵی پێش ڕووداوەکەدا. لەبەر ئەو بۆیان دەرکەوت کە جگە لە وژمەودای گەرمی ڕۆژانە زۆر بەرز بووە ئەمانە هەمووی بەڵگەن بوو ئەوەی کە مرۆڤ چەند ئەگەر بە چەند ڕۆژێکی کەمیش بێت ڕێگەچارە بگرێتە بەر زۆر کاریگەری ئەبێت لەسەر کەمبوونەوەی ئەم دیاردەیە. ئەگەر هاتوو ڕێگەچارەی بۆ ئەم چالاکیە مرۆییانە نەدۆزرێتەوە بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە هەڕەشە لە ژیانی مرۆڤایەتی ئەکا لەسەر ڕووی زەویدا بەرەو لە ناوچوون دەچێت. خۆی بەڕاستی چارەسەری زیاتر لای ئەو وڵاتانەیە کەەوە وڵاتی پێشکەوتەکانە بە نسبەت وڵاتە تازە پێشکەوتەکانەوە زیاتر ئەرکیان بڵین کەمترە لەوەی کەەوە وەکو وڵاتە پێشکەوتەکان ئەرکیان زیاترە. وەکو بڵین هەلێک بۆ چارەسەرێک بۆ ئەم زاهرەیە یەکەم شت بەکار نەهێنانی ئەو سوتەمەنیانەی کەوا پاشماوان هەیە وەکو نەوت و گازۆیل و غاز و ئەم شتانە بەکارهێنانی وزەی تازە بۆ renewable energy وەکو وزەی باو خۆر و ئاو شەلالەت و ئەمانە هەمویان ئەتوانرێ بەکاربێنێت لە جیاتی ئەوەی کەوا سوتەمەنی تیا بەکاربێت بەهۆی خۆر و ئاو و باو ئەو شتانەوە ئەتوانین کە هیچ جۆرە شینێکی نابێت. دووەم زەراعەت بەڕاستی یعنی دار و درەخت نیسبەتێکی زۆر بڕوێنرێت وای لێ بکرێت کە وشکایی هەمووی کرێ بە سەوزایی ئەبێتە هۆی دروستبوونی ئۆکسسیجین. ئۆکسسیجینیش یاریدەرێکە بۆ هۆیکەوە نیسبەی ئەو گازانە کەم کاتەوە و طبعا ئەگەر بچیتە وردەکاری زۆر شتی ترەوە یعنی هەموو کەسێک هەرکێکی خۆی لەسرە مەسەن تۆ سیرەکەیت سیارە بەچی ئیشەکە بە بەنزین وانە یشی تر سیارەی تری پێ یعنی کەم بەکارهێنانی وقود سوتەمەنی هۆکارێکە بۆ ئەوانە. دووەم حاولە بکرێت هەچی ئەو مەسانع و ئینانی پیشە سازەکان هەیە کە لە وڵاتە ئینەکان هەیە فلتەری بۆ دانرێت یان بە شێوەیەکی وا بەکاربێنرێت کەوا فیۆڵ وقود یان سوتەمەنی بەکار نێنرێت کەوا پاشماوەی هەیە و ئەو غازاتانە دروستەکە بێتە هۆی قەتیسبوونی گەرمایی. زۆر زۆر مەترسی لەسرە چونکە لەوە پێشتر پێش بڵین لە ساڵی لە بڵین لە سەدەی هەژدەوە سریان کردووە ئەو ڕێژەی ئەو غازانە کە لەو تەبقەیە بووە زۆر زۆر زیای کردووە. من بۆ نمونەکە لە هەمویان خراپتر CO2 کاربۆندایۆکسایدە ڕێژەی لە 130 زیای کردووە. ئەمەش هەم ئەم کاری خۆ لەسەر وڵاتێک نابێت لەسەر هەموو ئەو بڵین تەبقەیە ئەو چینەیەکەوە هەموو چواردەوری زەوی گرتووە کەواتە هەمومان ئەگرێتەوە. پێویستە بە هەمومان چارەسەری بکەین هەمومان ئەو ڕێگا بە ئەو شتانە نین کە ئەبێتە هۆی دروستکردنی یان لە ناوبردننی ئەو تەبقەی کە سەرزەوی گرتووە. ئێمە چۆن عیلاجی گلۆبەل وەرمینگکەین یان گەرمبوونی زەوی بکەین بەم شێوازە کەمکردنەوەی فرێدانی کاربۆن دایۆکساید بۆ ئەتمۆسفیر یان غازی میثان کەم غازانەی کە مسببین بۆ پلەی گەرمی زەوی کە چۆن کەمیکەینەوە بگەڕین بە دوای وزەی بەدیلە کە وزەی پاکە کە زەرەری نییە بە ژینگە وزەی خۆرە کە توانین لە وزەی خۆرە وزەیەکی پاکە
ئەتوانین لە وزەی خۆرا بەس ئەتوانین ئاویشی پێ بگەرمکەین لە ڕێگای سۆلار بۆیلەرەوە ئێستا هەیە سا لە ناو سلێمانێتوان خەڵق استفادەی لێ بکە هەم کارباش کەم سەرفەکە و هەم عزیێتی ژینگە نایە ئەتوانین خلای شەمسی دانێک کە پێڵەن سۆلار پەنەڵ ئەمانە هەم عینێن شت ئیشان ئەوەیە وزەی خۆر بکەن بە وزەیەکی کارەبا و خەڵق سوودی لێبینە لە جیاتیەوەی کەم وەلیدەیەک بەکاربێت لە گەڕەکەکە و عزیێتی ژینگە بە ئەتوانین ئەم پەنەڵانە دانی لەسەربان وە وزەیەکی خۆڕاییمان ئاياتێ و هەم عزیێتی ژینگەش نایە ئەتوانین ئەگەر لەسەر ئاستی وڵاتەکە تۆڕباینی هەوا دابڕێن کە وزەیەکی پاکە کە سوود لە وزەی بابینە طبعا لە شوێنە بەرزەکانە کە دابڕێ وزەیەکی زۆری لێ دەسەکەوێ ئەمە هەمووی کەمکردنەوەی کاربۆن دایۆکسایدی لێ دروستە بێتەوە.